بەداخەوە بازاڕی لەنگە چەند جارێکە لە ساڵانی ڕابردووش دەستوتا ئەوەی ئەو جارە من جارێ دیکەش ڕامانگەیاندیە ڕووداوەکەی ئەو جارە گومانی زۆرە لە لای ئێمە لێژنەیەکی لێکۆڵینەوەمان پێکینایە لە هۆکارەکەی چکە ئاگرەکانی پێش و هۆکارەکانی دیار بوو شۆرتی کارەبا و ئیهمالی خەڵکەکە لەوێ بەڵام ئەوەی ئێستاکە هێشتا لێژنەی لێکۆڵینەوە کارەکانی تەواو نەبووە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە چییە؟ بەڵام هۆکارەکە هەرچی بێتن ئەوە لە بۆ ڕای گشتی ڕادەگەێنرێ ئەوەی دەمینێتەوە ئێمە چەند ئیجرعاتێک لەو بازاڕە دەگرینە بەر ناکرێت بە ئیهمالی کەسێک دەیان کاسبکاری ئەو شارە زەرەرمەند بی بە ئیهمالی چەند کەسێک و بە زێدەڕۆیکردنی چەند کەسێک حکوومەت و خەڵکەکە هەموو پێوە مەشغول بیتن و ئەو حالەتانەش بەردەوام بن و ببێتە مایە زەرەرمەندبوونی خەڵک بەڵێ تەجاوزات لە لەنگە هەیە گرفتێکی زۆری ئەنجومەن هەیە لەگە خەڵکەکە و شەریکەی ئەمنیەتی وێندرێ ئاسایشی وێندرێکە ئیهمالیان هەیە ئەو شەریکەیە بڕیاری ئەوماندایە کارەکانیان لیان وەردەگیرێتەوە ئەمنیەتی وێ ئاسایشی هەولێر وەری دەگریتن پێویست بکە لە ئایندەدا پۆلیس و نێشتنی تاوانیش لەوێندەر بەتڵ بەدڵنیاییەوە ئەو تەنسیق و هەمانجە دروست دەکرێتن ئۆفیسێک دروست دەکرێت ئۆفیسە لە ڕووی ئەمنیەتەوە کامیرەکان مەزبوط دەکرێتن